سوپای پازارانی ڕژێمی ئێران سەنگەر و بارەگاکانیان لە سەر سونڕەکانی نێوانخاکی هەرێمی کورسان و ئێران توند و تۆڵتر کردووە و ڕێگە نادەن هیچ هاوڵاتی و شوانکارێک نزیکی تەلبەندەکانی پێشیان ببنەوە. تەنانەت هاوڵاتیانیان ئاگدار کردووەتەوە کە دوور بکەونەوە بە پێچەوانەوە ژیانیان پارێزراو نابێت. بە گوتەی گوندنشینان تەلبەندەکە زیاتر لە 2 ساڵ لەمەوبەر بە فشاری ئێران لەلایەن پاسەوانی سنووری عێراقەوە دانراوە لەو کاتەوە بۆ ئێستا سەدان گوندنشین بێبەش بوونە لە سەردانیکردنی زەویە کشتتوکاڵەکانیان چونکە ڕووبەرێکی زۆری زەویەکانیان دەکەونە ئەو دیوی تەلەکانەوە. شوانکارانیش باستەوە دەکەن ناتوانن بچنە ئەو دیوی تەلبەندەکان بۆ لەوەڕاندنی ئاژەڵەکانیان چونکە سوپای پازاران چاودێریان دەکات. حاجی سیروان شوانکارێکی گوندی مەجید سالاری سەربەناحەی قۆرەتووە. ئەو نایشارێتەوە ترسی زۆریان لە درۆن و موشەکی ئێرانی هەیە و دەڵێت بە تەواوی ژیانمان نەماوە نەدەتوانین سەردانی ئەو دیوی تەلەکان بکەین نەوەکو پێویست دەتوانین ئاژەڵەکانمان لە دەشتەکان بلەوەڕێنین. ئێوارە کەمێتر سێ پشت باو باپیرمان ئاوانەوە ئەم سیمە بکرێ و ئێمە نەوێرین بچینە ئەو چەمە ئیتر بەڵێسا ئەم شەڕی شەهاتە سەملە ئیتر ئەوە هەر یعنی ناوێریم بچینە ئەو منتەقە. ئەرە بەخوا جاروا هەزێژم ئێران کاگە هەڵیدا ئێژیشی ساروخێگی هەڵدا دایە ناو ئەم ئاوایە ئەی چۆن مەترسی هەیە. کاکە ئێمە ئاگادار کریان نەسۆ ئاگادار کریان سۆ لە بەرەوە نزیکی ئەو تەلبەنە نەوینەوە و بۆن ئەم حدودەوە جاران زۆر ئاسایی و ئێمە نزیک بووینەوە ئەچینەبان ئاوەگا تەنانەت ماتۆڕ ڕوشیوەمان هەیە غەتاسمان هەیە لەو ئاوی قۆرەت و زۆر احتیاجی و باسی سادەوە بۆن ئەم شەڕۆ ناتوانین نزیک بووینەوە. گوندنشینان سەریان سوڕماوە لەوەی تەلبەندەکە گەرچی نوێ نییە بەڵام تەلی تازەیان خراوەتە سەر تا هیچ هاوڵاتیەک نەتوانێت تەلەکان ببەزێنێت. دیمەنی تۆمارکردنی ئەم تەلبەندە کە نزیکە لە سوپای پازاران بەنهێنی تۆمارکراوە. لەم دیوی ئەم تەلبەندەوە سوپای پازاران نزیکەی 300 مەترێک لە ئێمەوە دوورن هەر هاوڵاتیەک هەر شوانکارێک ئەم تەلبەندە ببەزێنێت ئەوە لەلایەنی سوپای پازارانەوە ڕوبەڕووی مەترسی دەبێتەوە. سوپای پازاران لەو کاتەوەی کە ئۆپەراسیۆنی تووڕێی ئەفسانەی ئەمریکا دژ بە ڕژێمی ئێران دەستی پێ کردووە سونڕەکانی خۆی بە تەواوەتی توند و تۆڵ کردووە. بەڕێوەبەری ناحیەی قۆرەتوش ئاماژە بۆ دەکات کە خەڵکیان ئاگدار کردوێتەوە دوور بکەونەوە لە ناوچە سونوریەکان تا نەوەک بەرموشک و درۆنی ئێرانی بکەون. لە سەرەتای جنگەکەەوە کە دروست بۆ ئێمە ئاگاداری هاوڵاتیانی سونوورەکەمان کردووە لە ڕێگەی ئاسایشەوە بە تایبەتی ئەنجومەنەکان و ئەو هاوڵاتیانی کە هاتچۆی سونوورەکەن بە تایبەتی جوتیاران خاوەن ئاژەڵەکان کە بە هیچ شێوەیەک نزیک سونوورەکە نەکەونەوە. طبعا کۆماری ئیسلامی ئێرانش طبعا هۆشاییداوە کە ئەوەی کە هاوڵاتیان نزیک ئەو سونوورە نەبێتەوە. ئێمە ئەو گوندانەیەکەوە زۆر نزیک لە سونوورەکەەوە هەر لە قۆرەتەوە مەجید سالارەوە پەروێزخانەوە عەلیمیرەوە سەرقەز هەتاوەکو چوارکەڵاوەکان ئەو گوندانە ڕەمووی سنووریە ئێمە ئاگاداری هەمومان کردو کە بە هیچ شێوەیەک نزیک سونوورەکە نەکەونەوە. بە گوێرە و زانیارانەی کە دەستدەنگی ئەمریکا کەوتون سوپای پازداران لەو دی و تەلبەندەکانەوە هێزەکانی زیاتر کردووە. ترسی هەیە لەوەی دزە بکرێتە ناو خاکەکەی. گوندنشینانش داوا دەکەن گیانیان پارێزراو بێت. دیار جەمال دەنگی ئەمریکا سەر سنووری نێوان هەرێمی کورسان و ئێران.